ئەگەر باسی بارودۆخی ئێستای ژنان بکەین بەداخەوە بارودۆخێکی باش نییە. ئەتوانم بڵێم گەڕاوەتەوە بۆ چەندین ساڵ پێش ئێستا کە ئەو کاتانە کوشتنەکان زۆر بوون، لێپرسینەوە نەبوو، یاسا نەبوو لەم وڵاتەیە. بە بەراورد بە ئێستا ئەتوانم بڵێم کوشتنەکان زۆر زیاترن لەگەڵ ئەوەی کۆمەڵێک ڕێکخراو هەیە داکۆکی لە مافی ژنانەکە، کۆمەڵێک بڕیار و یاسا دەرچووە بەڵام جێبەجێ ناکرێ. بەداخەوە لە ئێستاە بارودۆخی ژنان بارودۆخێکی باش نییە. هەموو لایەک چه حکوومەت چه ڕێکخراوەکان چ ئەو لایەنانەی کە پەیوەندیان بە مافی مرۆڤ و مافەکانی ژنانەوەیە هەموو بەرپرسیارین لە ئاستی ئەم بارودۆخی ژنانە. هەڵبەت ئەمە یعنی چەندین هۆکاری هەیە، بارودۆخی سیاسی، بارودۆخی ئابووری کە دەورێکی گرنگی هەیە لە دروستبوونی کێشە لە ناو خێزانەکانە و کەم تەرخەمی لایەنی جێبەجێکار لە جێبەجێکردنی یاسایە دادگاکانە، پۆلیسە، بە دوواداچوونەکانە کە ئەکرێ بۆ کەیسەکانی ژنان. ڕاستە زۆربەی ئەو کەیسانەی ئەم ساڵ کە هەیە ئەوانن کە لە داوای جیابوونەوەیان تۆمار کردووە، بەڵام ئەگەر یاساوەکو خۆی جێبەجێ بکرایە هەڵبەت سەبەبێکی هەیە ئەو کەیسەکە چێ داوای جیابوونەوە تۆمارەکە، دیارە ژیانی لە مەترسیایە، دیارە کێشەیەک هەیە، پێویستە بە دوواداچوونی ورد بکرێ بۆ ئەو کێشانە. پێویست بوو ئەو کەسانەی کە داواکراون لەلایەن پۆلیسەوە لەلایەن دادگاکانەوە دەستگیر بکرانایە. ئەمە یەکێکە لەو هۆکارانەی کەوای کردو کوشتنەکان زۆر بێ. وەکو ئەزانین لە چەند ڕۆژێک پێش ئێستا بەڕێوەبەرایەتی پۆلیسی هەرێم ئامارێکی بڵاو کردوێتەوە کە چەند هەزار داواکراو هەیە لەلایەن دادگاکان و پۆلیسەوە تایسە دەستگیر لەلایەن دادگاکانەوە تاسە پۆلیس دەستگیری نەکردوون. ئەمە یەکێکە لە هۆکارە سەرەکیەکان کە یاسا جێبەجێ ناکرێت کە کەیسەکانی ژنان بە جددی ئیشی لەسەر ناکرێت کە بە داچوونەکان دقیق نین وەکو پێویست نین. چەک زۆر بەردەسە لە بەردەسی زۆر کەسا هەیە. بەتوانم بڵم هەموو ماڵک لەوانەیە چەکی تیابێ ئێستا و کێشەی ئابووری کە ڕۆڵێکی گرنگی هەیە لە دروستبوونی کێشەیە. نەپرسینەوەی یاساوەکو پێشتریش ئاماژەم پێکرد جێبەجێ نەکردنی کە کەیسێکمان بینی ئێمە کەسێک خێزانەکەی خۆی کوشت دەستگیر نەکراوە. ئەمە بێتە هۆی ئەوەی ئەوانشی کە کێشەیان هەیە جۆرێک لە چاولێکەری دووبارە بکرێتەوە کە ئێمە کاتی خۆشی قسەمان لەسەر ئەمە کردووە کە ئەگەر بێت و ئەو کەسانە لە کاتی خۆیان و دەست بەجێ جێبەجێ نەکرێن ئەبێتە هۆی چاولێکەری و چەندین حاڵەتی تری بەدوا ئەبێ هەرواش بوو. یعنی ئەبینین لە دوای حاڵەتی یەکەم کە بە دوواداچوونی دقیقی بۆ نەکراو کە بەدەم کێشەکانەوە نەچوون و دۆسیەکان پشتگوێ خران ئەبینین حاڵەتی تر بە هەمان شێوە دووبارە ئەبێتەوە. ژنێک بیەوێت جیابێتەوەم حاڵەتانە ببینێ بێتە هۆی ئەوەی کە ترسێکی لا دروست ببێ لەوانەیە ژیانی کوێتەمە ترسیەوە گەر بڕیاری جابوونەوە بە مەجبور ئەو تونندوتیژە قوبول بکا کە دواتر ئەو تونندوتیژە لەو ماڵەیە مناڵەکان باجی ئەیەن کە لەوانەیە بە کارەساتی تر بە شێوازی تر لەوانەیە ئەو کەسە پەنابەرێتە بەر هۆکارێکی تری بەر جۆرێکی تر لە تونندوتیژی لەوانەیە هەوڵی خۆکوژی با لەوانەیە نەوەیەکی تر. لەبەر ئەوە زۆر گرنگە بەڕاستی کاتی خۆشیەتی کە هەڵوێستێکی جددی لەسەر ئەم جۆرە تونندوتیژیانە بکرێت و بە دوواداچوونی دقیق بکرێ. بڕیارەکان وەکەوەی کە بینیمان جێگیری سەرۆکەی ئەنجومەنی وەزیران بڕیاریەکە ئەو داواکراوانە ئەبێ لە کاتی خۆیان دەستگیر بکرێن. هیوادارین بتوانرێ و هەموو دەستگیرکراوەکان داواکراوەکان دەستگیر بکرێن. هەموو ئەوانەشی کە ئەچن سکاڵا تۆمار ئەکەن لە کاتی خۆیان بە زووترین کات ئیش لەسەر دۆسیەکانیان بکرێ. بەداخەوە ئێمە وەکو ژنان هەتا ئێستاش و ینی ئەوەی کە یەکێک لەو خاڵانەی کە ئێمە تایە ڕەشببینین بەداخەوە ئەوەیە کە ئەو کەسانەی لە ئاستی بەرپرسیارەتیان ئەو کەسانەی کە بەرپرسن لە وڵاتە ئەوانن کە ئەتوانم بڵێم بڕوای تەواویان بە مەسەلەکانی ژنان نییە. ژن کوشتن هەیە ڕاستە لەسەر هەموو ئاستی لەسەر جیهانیشە ژن کوشتن هەیە، بەڵام لێرە مشکلەی ئێمە ئەوەیە کوشتنەکان هەمووی ئەخرێنە چوارچێوەی شەرەفەوە. ئێمە مشکلەمان ئەوەیە داڵدەدانی تۆمەتباران لەلایەن ئەحزابەوە لەلایەن مەکتەبی کۆمەڵایەتیەکانەوە لەلایەن سەرۆک عەشرەتەکانەوە. ئەمە یەکێکی ترە لە هۆکارەکان و یەکێکی تریشە لەوانەی کە ئاستەنگە خاتە بەردەم کاری ڕێکخراوەکانی ژنان. بەڕاستی پشتگوێخستنی ڕێکخراوەکانی ژنان بە هەند وەرنەگرتنی ڕاپۆرت و یاداشت و بەیان نامەکانیان فەرامۆشکردنیان چ لەلایەن حکوومەتەوە قۆڕەخکردنی ئەو ڕێکخراوە نێودەوڵەتیانەی کە هێنە ناو هەرێمی کوردستانەوە بە مەبەستی ئیشکردن لەسەر مافی مرۆڤ و مافەکانی ژنان و وەکو
وەکوتم بە هەند وەرنەگرتنی چالاکیەکان و پشتگوێخستنی و ڕێکخراوەکانی ژنان لە هەمان کاتیژە ماوەیەک لەمەوە پێشببینیمان حملەیەکی علامی دژی ڕێکخراوەکانی ژنان هەبوو کە ئامانجیان بوو کار و ئامانجی ڕێکخراوەکانی ژنان بە ناشرین بکرێن. یەکێکی تر لەو هۆکارانە ئەتوانم بڵم کە هۆکاری سەرەکیشە ئەمەیە کە پێویستە حکوومەت دعمی ڕێکخراوەکان بکە بە تایبەت ئەو ڕێکخراوانەی کە چالاکن، ئەو ڕێکخراوانەی کە استراتیژ و پەیڕۆ و پرۆگرامیان ڕوونە، ئامانجەکانیان دیارە، ئیشەکانیان دیارە و کاری ڕێکخراوەکانی ژنانیشە لە ئێستاە کە پێویستە گروپێکی فشار و گروپێکی دەستە جەمعی ببنە فشار بۆ سەر دەسەڵات بۆ سەر ئەو لایەنانەی کە پەیوەندیان بەم هەموو غەدر و تونند و تیژیانەوە هەیە بەرامبەر بە ژنانەکرێ و بێدەنگن بێدەسەڵاتن کە هەموو بێنە سەر یەک خەت ئیتر ئایا لە چوارچێوەی ڕێپێوان نابێ لە چوارچێوەی هەر شتای کابێ گرنگە لەم کاتەیە یەک هەڵوێست و یەکدەنگ بین هەموو ڕێکخراوەکان ببینە گروپێکی فشار بۆ وەستانەوەی کوشتن بە ناوی شەرەف.